دڵنیابن. ساڵانەم لەگەڵ هاتنی یەکی مانگی شوبات کە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە، ڕێکخراوی خوشکانی ئیسلامی چەندین چاڵاکی زۆر بە جۆر ئەنجام دەدات کە ئامانجلەی هۆشیارکردنەوە و زیاتر پابندبوونی خانمانە بە باڵاپۆشی یاخود ئەو خانمانەی باڵاپۆش نین زیاتر بەرەو باڵاپۆشی هەنگاو هەڵبگرن. ساڵانە ئەم یادە هەیە کە هەفتەی باڵاپۆشی ڕادەگەیەندرێ، ئێمە وەکو لق هەڵدەستین بە چەندین کار و چالاکی کە ئەنجامی دەدەن. کار و چالاکیەکانی ئێمە بە کۆڕ و سیمینار و ئەو بابەتانە کە خوشکان پێویستیانەوە خوشکان لی هۆشیار بنەوە لە بۆ باڵاپۆشکردنیان ئێمە ئەنجامیان دەدەین. لە ڕابردوو ئەنجاممانداوە لە داهاتوش ئەنجامی دەدەین ئینشاءڵڵا. خوای پەروەردگار ئینشاءڵڵا پشتیوان بی. چاڵاکانی ڕێکخراوەیی دەڵێن دەبێت خانمان لەوە هۆشیار بکرێنەوە کێ فەرمانی بە باڵاپۆشی کردووە و پلە و پێگەی باڵاپۆشی چەندێکە. ئەمە جگەلەوەی دەبێت بزاندرێت مەرجەکانی باڵاپۆشی چین. الحەمدوللا کۆمەڵگەی ئێمەش زۆربەی زۆری کە مسلمانە و لەخوا بە زیاد بێ باڵاپۆشیشمان زۆرە، بەڵام باڵاپۆشی هەر ئەوە نییە چۆن دەڵێ خۆت باڵاپۆش بکەیان لە چەکێک لەسەر بکەی، دەبێ ڕنگ بداتەوە لە ڕفتار و کردارەکانتدا و هەروەها لە پێناو چێ باڵاپۆشی و بزانی بۆچی باڵاپۆشی. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ساڵانە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیدا هەفتەی هۆشیاری ڕادەگەیەنێت تاکو خانمان و نەوەی تازە پێگەیشتوەکان زیاتر بەرەو باڵاپۆشی بچن. چاڵاکیەکانیش خۆی لە کۆڕ و سیمینار و تاقیکردنەوە لە پرۆگرامێکی خوێندن و چەندین جۆر چاڵاکی دیکە دەبینێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.